ئەوەش زۆر دکتۆرگیان ئێمە مەراسیمی ئاینیمان هەیە ساڵانە ئەکرێت بۆ نمونە مانگیدا ئێمە من ڤیان حسێنم بەڕێوەبەری پرۆژەم لە ڕێکخراوی ئێمە بۆ گەشە پێدانی مرۆیی ئەم ڕێخستنی ئەم چالاکیە لەلایەن گروپی کچانی گەنجی فەمینیست لە کوردستان کە ئەم گروپە لەلایەن ڕێکخراوەکەی ئێمەوە توانیمان دروستی بکەین لە ساڵی 2009ەوە ئەوە خۆتان ئەزانن کوردستان لە چەند پێکاتەیەک پێک هاتووە لە ڕووی ئاین و لە ڕووی بابڵین لە ڕووی قەومیەتەوە تر ئێمە زیاتر ویستمان ئەم کەڵتورە و ئەم بیرکردنەوانە نزیک بکەینەوە لەگەڵ یەکتری بۆیە لە بنەمای هەڵبژاردننی ئەندامانی ئەم گروپە لە دهۆک و لە هەڵەبجە و لە هەولێر بووە لەبەرەوەی لە دهۆک با بڵین ئیسلام هەیە مەسیحی هەیە یەزیدی هەیە لە هەڵەبجەش کاکەیی هەیە ئیسلام هەیە ئیتر بۆیە یعنی ویسمان ئەم تێکەڵبوونیە دروست بێت بۆ ئەوەی ژن لە هەموو ئاستەکانە پاڵپشتی یەکتری بکە بە تایبەتی ئەم گەنجانەی کە بەردەوام بوونی ئەم بزوتنەوەیە کە ئێمە دەستمان پێکردووە لە ساڵانی ڕابردووە و ئەمە بەردەوام بێت هەتاکو ئێستا هەل لە ناو ئەم گروپە ئەمە با بڵین یەکەم کاری ئەم گروپەیە توانیان مبادرەیەک بەدەست بێنن بۆ ئەنجامدانی ئەم چالاکیە بێگومان بە پاڵپشتی ڕێکخراوی ئێمە کە ڕێکخراوی ئێمەش پاڵپشتی وەرئەگرێت لە ڕێکخراوی فریاکەوتنی نەرویجی بیرۆکەی ئەم چالاکی ئەوەیە ژنانی کار بەدەستی هەڵەبجە بێنە ئێرە ئەو ژنانی کە ئیشی کاری دەستی ئەەکەن بێنە هەڵەبجە لە دهۆکەوە بێنە هەڵەبجە لەگەڵ ژنانی ئێرە هەموو شتەکانی خۆیان نمایش بکەن بتوانن چۆن مارکتینگی بۆ بکەن لە ڕێگای ئەو شیارەی کە پێشکەش کرا لە بیدایەتی باڵێن چالاکیەکە لەو پانێڵەی کە ئەو بەڕێزانەی لە بەشداربوون بەڕێزانی یعنی با بڵێن کەسانی پسپۆر بوون کە توانیان چۆن زانیاری بدەن کە ئەمانە چۆن ئەتوانن بازار بۆ خۆیان دروست بکەن لە داهاتووە چۆن ئەتوانن بەردەوام بن لەسەر ئیشەکەیان چۆن ئەتوانن داکۆکی کەر بن لەسەر ئەو بیرۆکەی کە هەیەیان. ئەڤڕۆ سپشکدار بووم دوێ پێشەنگەهێدا کتێبە عڕەتکەم كتاب نمجي لسر جينوسايد ازديانا وروجارش وكتب متنوع عن عربية وتنمية ذاتية كتاب كردي نجي بابا كان من قد لسر روجارش ازديا فرمانا سري ازديا هاتي للشنغالي وكتاب عربي الروايات ويسر تطوير ذاتي وكتاب ين كردينيا رومان وهلبست حميد علاقتي من قل كتابة قلك قوية شنقو أس قلك حش كتابات كم وخندنا كتابة وأس حس كم حمي كاز بخونة ريكي أونلاين بلي هيش درفتي بومن فنبوة أس جهة فكم وكتابة فروشم حاليا بس أس أونلاين فروش من مشاركة من قلكم هم بومن يا جرينك أبو أس مشاركة تدابكم وأس جارائك يزدم حلبشة أس تعرفي قل خلكي حلبشة بكم وحلبشة أجيب بينهم قلك بيخش حالهم ڕاستی نزیکەی هەشدانە ساڵە من هاتمەتە شاری هەڵەبجە پێشتر لە 2005ەوە کە یەکەم جارم بوو دەستم کرد بەم کارانم لە شاری هەولێر لە قەڵەبنارە خولی دوورمانی یەکەمیم هێنا کە بووم بە یەکەم هەوڵمدا بەرە دەست بەم کارانم بکەم هەتا ئێستا ئەمە 6 ساڵە خەریکی فستیڤاڵ و شتی ئەم شتانن لێرە دروستکردنی کڵاو کڵاوزەڕە و کۆڵوانە و چارەکە و کراسی قەدیمی ئەوسا چنینی بە مێخەک و هەموو شتێکەوە
ئێستا کە ئەم جارە هەستان بە شێوازی جیاوازتر لە شتەکانی ترم بۆ نمونەشتی خەنەبەندانم دروست کردووە کە سێری ڕسمەکانی دایکم کردووە فۆلکلۆریکەونی ئەوسان هەستان بەکردنەوەی ئەم جارە دروستکردنی خەنەبەندان وەکو قاپی خەنەکە و خشتەکانی ڕازانەوەی خەنەبەندان. بەڵێ بۆ پستیڤاڵەکان و پێشەنگەکانیشدا هەمویان بەشداریم کردووە بە سەرکەوتوویە تا ئێستا سەرکەوتوم یعنی نەجاحەتم هێناوە لە هەموو شتەکانە. ئەم پستیڤاڵش ئێستا کە ئەم ڕێکخراوە هاتن بە خوشحاڵیەوە بەشداریم کرد لەگەڵیانە سپاس بۆخوا دەستخۆشییان لێکم هیوادارم هەموو ساڵێک ئەم پستیڤاڵانە لەم شارانە بکرێتەوە لەم شوێنانە.